سیاسەت بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. توانترین سڵاو ئاراستەی ئێوە بەڕێزان بێت بەخێر بێن بۆ بیستنی بەرنامەی ئەم و سیاسەت هاوکارم دەخیلی شەمۆ لە پشودانە و من محتەبەر شێروانی لە بڕی ئەم بەرنامەیە پێشکەش دەکەم. هەرچەندە ئەنجامی فەرمی هەڵبژارنەکانی شارەوانی تورکیا کە ڕۆژی یەکشەممە بەڕێوە چوون ڕانەگەیەندراون، بەڵام پارتی دەسەڵاتداری داد و گەشەپێدانی سەرۆکوەزیر ڕەجەب تەیب ئەردۆغان ئەکەپا 46% دەنگەکانی بردوتەوە و ئەوەش بە پێی 99% دەنگەکانی کە تا ئێستا ژمێردراون و جۆمان لە راپۆرتی پەیامنێرمان خەدیجان فارقین بوو لەو بارەیەوە. بەڵام ئایا ئەو برنەوەیە چ مانایەکی هەیە بۆ پارتی ئەکەپا کە لە کاتێک ژمارێک لە کاربەدەستانی ئەم پارتیا تاوانبار بە گەندەڵی کراون و تورکیا تا چەند مانگی تر هەڵبژارنی سەرۆکایەتی و ساڵی داهاتوش هەڵبژارنی پەرلەمانی لە بەردەمە، ئەمانە چ مانایەکیان بۆ سەرۆکوەزیر ڕەجەب تەیب ئەردۆغان هەیە؟ ئەم سەرکەوتنە هەروەها دەستکەوتێکی زۆریشی ئەم هەڵبژارنانە دەستکەوتی زۆریشی بۆ پارتی کوردی پارتی بەدەپە بوو. باشە ئەمە چ مانایەکی هەیە بۆ پرۆسەی ئاشتی نێوان کورد و هەروەها حکوومەتی تورکیا؟ و ئایا ئەم سەرکەوتنە ڕەجەب تەیب ئەردۆغان لەو قەیران یا دەتوانین بڵێن لەو گرفتانەی کە ئێستا تووشی بووە ڕزگار دەکات یانە؟ ئەمانە هەموو پرسیارن ئاراستەی ژمارەیەک میدیاکار و ڕۆژنامەوان دەکەین. ئیسماعیل جەهانگیر میدیاکار لە دهۆک لەگەڵمانە، جەلیل کایە ڕۆژنامەنووس لە رادیۆی بەشی کوردی WDR لە ئەڵمانیا و ئیبراهیم گەنج نویسکارە لە تورکیا لەگەڵماندایە. کاک ئیبراهیم گەنج بەخێر بێی بۆ بەرنامەی ئەم و سیاسەت. زۆر سپاس. بەڵێ کاک جەلیل جەنابیشت بەخێراتن دەکەم بۆ بەرنامەی ئەم و سیاسەت. زۆر سپاس دەکەم، مەمنون. بەڵێ و بەڕێز ئیسماعیل جەهانگیر زۆر مەمنون کە دەگەڵماندای لە ماوەی ئەم بەرنامەیە. گەلێک سپاس، ئێوارەوە باش. ئێوارە جەناب باشتر. کاک ئیبراهیم گەنج با بە جەنابتەوە دەست پێ بکەم. دواترین دەنگ و باس چییە؟ ئایا وەکو دەزانین کە پارتی دیارە بردوویێتەوە، بەڵام برنەوەکەی چۆن هەڵدەسەنجێنی و پارتەکانی بەدوای ئەو دادێن بە شێوەیەک نرخاندنت لە برنەوەکانیان هەیە؟ فەرموو. هندوستان دەچەند ڕۆژانبارێ هەڵبژاردنە حرەمیە تورکیا داوی بوو پشتی ئەم هەڵبژاردنان بویارم دەستێکردن لا جیک باجارێک و عەزمی لا دوات بریار دەرکاتەکە ji ber ku li pir deveran hinek şirketkarî hinek sefekarî derketin evolê ve encama həlbijatına da berketa holê ku Serokvezîr Erdoğan êje plana pir zêde stand bergirt li dorî val həlbijatinan AKP Partiya Dad û Geşedane AK Parti Serokvezîr Erdoğan heta niha 18 şaredar mezin bergirtin یک پارێزگاه وەرگرتن، سیدی کلنجی و نه باجارۆک وەرگرتن خۆیە هەڵبژاردنەدا سەدی 43 ئەمین پارتیا کوردانە بەدەتە پارتیا ئاشتی دموکراسی بەدەتە جی بزر هەڵبژاردنەدا دەستنەکە مەزن بدەست خواکرد هەنێک بازارên nû dest xwakirin em ji bibe bi encama ve de bikarin ve dibêjin ku BDP Partiya BDP sê bajarên mezin şaredarên mezin heşt parêzgeh û şêst û heft bajarok li dorî encamên nefermî wergirtine. Rêjeyê xwe dengan BDP niha sedî bikevî HDP jî şefa BDP ye niha
شدی شش نقطه کاملا اندکاری ها انجامان لی بنرن لترکیه فاتیا اخراجی رژه قدرت دیده کرده کردستان جی فاتیا بعد که رژه قدرت دیده کرده این سه بازار نازن میشی باید دست خستند. بله. الذي انجام دیگه اگر بنرن که سیاست کنیم هذا الرجلات رجال سياسية بروباغندا أردوغان جبوك عشتي بروباغندا بكر بروباغندا هنا بعد غير جدا بس بروباغندا درجاتها جبوك خاصية ديمقراطيك أجي بناس كردان دا إشكي عم بتعرض رجالكو ساينز جبار زي كذي عند القارن بين خلينكم انها اردوغاني بعد في ما درجه عشتي جبوه بله کاک ابراهیم بله کاک ابراهیم هر دەگەڵمان دابێت کە بەڵێ بە یارمەتی جەناب لەبەرەوەی تەلەفۆنەکانمان بە خۆ دەزانن لەو چەند ڕۆژانی ڕابردوو گرفتمان هەبووە کە پەیوەندی تەلەفۆنی دروستکەین و زۆر بەختەوەرین کە توانیمانە پەیوەندی لەگەڵ تۆ دروستکەین هەروەها خەدیجان فارقین ڕۆژنامەوان و پەیامنێری بەشی کوردی دەرەنجی ئەمریکا لە دیار بەکر لەگەڵمانە بە ئیزنی جەنابەت با بچینە لای خەدیجانیش دەگەڕێنەوە لای ئێوە هەروەها کاک جەلیل کایە هەروەها بەڕێز ئیسماعیل جەهانگیر خەدیجان ئەم کاتت باش ئەم کاتێک باشه مۆتیڤاسیۆنم باشە زۆر سپاس خەدیجان پێم خۆش بە توش وەکو ڕۆژنامەوان ینی وەکو دەڵێن چاودێری هەڵبژارنەکان دەکەی ڕووماڵیان دەکەی بۆ ئێمە بزانم ڕای تو چییە لەو ئەنجامانەوە بە تایبەتی ئەگە دەکرێت جەنابەت باسی ئۆپۆزیسیۆنیش بکەی مەسەلەن جاپە مەهاپە ئەوانە چ جۆرە سەرکەوتنێکیان دەستکەوتەوە مانای چییە بۆ ئەوانە دەتوانن ئۆپۆزیسیۆنی کاریگەر بن یان نا فەرموو خەدیجان بله شو بله هالبجات مجرد زمان سوسيا هالبجات بخشي جلك يعني الشيوية هالبجات من قصي درباسكو أو متندين كدهاتن داخلين شيء دربي متندين برلمان اللي يتخصصن يعني اشتركوا بريا ونظام وعلوجنا برا جماعات هبوكو شو تركوزي تركي هجر بقو جماعات وجهات هبوك اللي تخصصن ما تيك ببم إذا أنجام بشي هالبجات صندوق هذا جخد بنشانم هيجي وقت كملت نرن هيجي إيرو كيشيا أنجام دعونا مثلا أنكرة تنابرة جهة وأك بارتي ده هيجي قالك علوزي هي نها دسا نوشيد بيشين كود داخل داويدا لأنكرة عليقرين جهة لبردين لجنة بلندن والأنجام شاردارية إتراز كن علوزي دارتين لهمان دمدا الالوزي إيرو دروجة الجلك جيان هي الهريمة جب همان شوي دسا الالوزي هنا مثلا إيرو الويران شاري الجيلان فينا الدروجة دسا عليقرين بدرتي نرازبون نشان بن بجنكو مثلا الويران شاري بجنش بينش حزاري الجيلان فينا بجنش بينش حزاري بدرتي الراي هاتنا شوتاندن هاتنا عبيتن يعني تشتغل الريدة هي يعني الانجام ما انجام درسن يعني انتقالن بجنكو الجلك جيا هجماتن دوباره belki جانا سيبارين جيبش بالكو تو بارتيه که انجام نه دلخوشه بينكو يعني كريار نه لريكت لناوي نه درسته انجام بيبا غريبا ايرو ديسا بويرا كغرين قومي ليردن ارتكليه وزانم بشتيكو قانونا شارداري لركته گلك باشر مثلا ميرجي اكشن باشرانه لارتكليه كو اف ناوچيا ناونده هفشارداري وان ایرو به لبنده کی راست ایرشه کچکتاری هات اوجی شارداری مانشی عربه نها آنوی امن دیار بکر نخوشخانه نبی امین ارماکه لیکن نزانه که اویر شقامیه دیسا دوی هلبجات نداشت شک قطرو ندابون جبوی هلبجاتنا کیاتیه گلک hep kuştun çebun alıcı derketen hatta ne hazbarın derke satne kuştun ve enjamida. Droberi disa le nafçaya tiloye asir disa binabera dikismama da disa perçin derket bu. Antakarın distibejin arası ere belki tabi ediya
بيجن رقابات وبيشبركا ديمقراطية لمخابن أف كريارن كوفي باشي رود نا تشنين ديمقراطية جبركو برياوي أف روشا أنجامة بجاتني برياوي دمتينغان دا حاصل صور كرن يعني أمكارن بيجن كو أو زماني توش أو زماني كو مخابن بيجن كو جواكي دكر باش يرود أوايكي نكاي دركتي خولي كو تحمل جيكي نكاي راتنية بله زور سپاس مساقویایی که آلودگی هی دوام بدن و بلکی انجام دیگر تجاری نکاجی ورن خواندن که اندی انسانم انجام که هر عالی راضی بکی دکره یا نکره او جی نکاشه. بله هەردەگەڵمان دا بە پەیامنێرمان خەدیجان فەرقین ڕوودا ئەڵمانیا دەکەین لەوێ ڕۆژنامەنووس جەلیل کە دەگەڵمانە کاک جەلیل دەکرێت بە کورتی و بە گشتی لێکدانەوەی خود لەسەر ئەو ئەنجامانە بە تایبەتی سەرکەوتنی ئەکەپە لە کاتێک کە سەرک وەزیر ڕەجەب تایب ئەردوغان زۆر ڕوبەڕووی گرفتان بوو ئایا چاوەڕوانی ئەو سەرکەوتنە دەکرد یان لێکدانەوە چییە یعنی هۆی سەرکەوتنی ئەکەپە بۆچی دەگەڕێنەوە؟ بله دسته که دمارس وی ببیجه اف هلبجارتنین کوهاتن لدرخستن نه نافبرا AKP و پارتی مخالفت دبو اف راستی نافبرا سرک وزیر اردوغان و جماعتا گلانه دبو یعنی وقتا مرا آخفتنا پیشنا سرک وزیر اردوغان دنر گفت وی شفا هلبجارتنین لبالکون آخفتن کرد اردوغان بحثا دموکراسی یعنی سرکتنا خوبر نکر اردوغان بحثا جماعت کرد و نشان دا که جماعت گفت اردوغان دو خارق و پشکریا خوژه کشاندی فلان بیوان لام داویه دبینن دنگن اردوغان هرچند نسبت به هلبجارتنین گشتی کمتر بونجی براستی سرکتنه که مزن جه درکت انجام نه سورپریز بو چما نه سورپریز بو هرچند ناوی AKP به گندلیه را هات کلیف کرن هرچند گلک کالت هاتن در خسنجی اردوغان براستی کاری بو او تشتانه لگور خب کار بینه و از باور دکم او قاطعه داوی که درباره داوود پالو و مستشار میتی در زوان در خطبون براستی نشان ده که جماعت گلم چقدر به رحم ام بیژن ایریشی AKP دکه هر چیزی خوشکره دکه و لو ماجی اردوغان براستی نشان ده که جماعت نه هجایی باوریه لو ما از باور دکم او جبو خواکی پریم نشان ده لعب چیه اردوغان وکی پروای ام بیژن هلبجارتنین پیشی جید مرکان بیج و هر وها اردوغان برنامه وی هی که دخواده به چانکایا به سر کمار ترکیه و جوکی پروای جبوی از کارم بیجم AKP اقتدار افمده دستلاتداری خود جاره کردن پسند کرد هرچند اردوغان به آوائی که اوتوریتر نیزی ولید دبه ولید دوی آوائی بره و دبه هم بیجن تویتر قده خده که یوتیوب قده خده که بسوسا خویایه پرانیه گله ترکیه ند خماوان دیگه و پشکریه اردوغان دکن صدمن وی گله کن جبرکو اردوغان هم بیجن جیرد بیجن کاریزماتیک اردوغان خودی کاریزمای خویه بس اردوغان زمانی که کوچه بازاری بکارتینه و از باور دکم افجی جبو گله کسان باشته جبک وکی خلق پیوه و خلجی نیزی خود دبینه اف هلا ترکیه بو اگر از هلا BDP بیجم هلا کردستان ان بیجن سرکسنه که مزنه BDP لبر چاوانه BDP براستی ده هلبجارتنا خود گوت هم دخوازن خودسریه که دموکراتیک به ناسنامه آزاد آوا بکن و خل او یک براستی پشکری تا و BDP پسند کرد و پارتیه که کردستانیه و ام بیجن لسرحد گلک رایس بندن ام بیجن جارا پیشین بیتلیس گرتن آگری گرتن و مردین دسته وانده هر وها و ایدر جی هر وها از باور دکم اف جی پسند کرنا پشکری داینا خلکی کردستانه جبو سیاستا BDP کن هات مشینه بله زور سپاس دکم استاج هر رو د دوهوک دکین میدیاکار ئیسماعیل جەهانگیر دەگەڵمانە کاک ئیسماعیل زۆر سپاس بۆ چاوەڕوانێکە بەڵام پێم خۆش بوو شیکردنەوەی جەنابەت بەگشتی لەو سەرکەوتنانەی ئەکەپە هەروە لە سەرکەوتنی چ مانایەکی هەیە بۆ وڵاتانی دراوسێ بۆ نفوزی لەسەر ناوچەکە و بە تایبەتی پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان جەنابەت چۆنی دەبینی ینی وەکو سەرمایەکی سیاسیە دەست سەرک وەزیر کەوتووە یان چۆن دەتوانی بەکاری بێنێت کاک ئیسماعیل بله ست مرتبه بله فەرموو نازان پرسیاری منە جۆ لێ بوو یان نەفەرموو بله من بسیار گوله بو بس من ناوی خوب گوله نبو بله ورا باش برکادی راستی الحریم و کردستان بشیوه که جشتی یعنی از وقتی کردستان عراق بکم دلفرهیه که در راحتیه که جشتی ها چه بوش
وان هالبجارتنت بجم تركيا تشيبون سركفتنا اردوغان یا آکد بوما تشکل زور آساییه چونکو بجم آراسته جشتی دا اردوغان نه دشمن کردانه نه دشمن هریما کردستانه بلکو هفت پیمانه که یعنی حواله که برنده عبدالفرحیه چی بو یه دشمن بید امریکا جهپه و محپه و هف حزبت کما اتصالت بوری دا گلک جباشتم سر هریما کردستانی جدیدی اما اشلایتی و اشلایتی و سرکفتنا یا اردوغان اگر ام حذر كاين قال هالبجارتين الصالون وطنه بورد وزارنه يدبوري لما ديار بيتكو رجاء باش جنجت خلاصه دي كو دي تحشت الصبيل دي في اجانس دنگو باسا ادري كذا نسبه وكي من ذلك از بشكداري ديال هذا كان من بري خدا اجانس ميت هريما كردستان دي ساجي مانشيت گري تركيه روزنامه بجوا اجانسا دلفرهیه که باش چی بودی ساجی او نوجب گرینگی باورگرد و اردوغان او سرکفت نامازنا اینای من ورد در راحتیه که باش چی کردی اشلای ما کردا ببیشم حزبت ما کردی تایبت جی اگر از بحثی بجم لای مدکر یه باکور کردستانه و دیسیا سرکفتنا کامازنا اینای از خالا گرینگت بینم سرکفتنا کردال درسمه هر دخولت بوریت هالبجاردنت لوکال یت بجم یت شارداریا درسم دست علوی آدابو یعنی حزب اسلامی ترک یت دوی جاره کرد درسم سرکفتین آموجه که باشه دیساجی او رجا دیار بکری الامده یانجیل بجم الوانه اینا یانجیل مردینه راستی چکی گلک باشه دیسا افتر کفتنا احمد ترک المردینه کوک بشون تاکه کسیان تاکه پارتی جنت گل حزب سرکیت کردی او جی دیسا دلفرهیه که باش چکر دیسا بلندبونا آسته دنگت کردال باکر بو هندک اگر سرکی بدگرید یکوانا او پروسا آشکیه یا بری بجم سالو نیوال سردسته دستحالات ترکیه یعنی که اردوغان و حزبای آکپه گل کرده چه بوی دیساجی او آگربز بو یا صلابوری ها جرا جهاندن و گریلاش چیه ها تینخار و زمان و لوژیک دانستاندن دست بگیری اوش چیزی گلک باشه دیسا ایک و فاکترت مزنیت که بجم کرد برای صندوق دنگدانی چویو دنگید باش ایران سردان جناب مسعود بارزانی بو آمد چند هیبت بوری اوه همی اگر املکدان اکا سیاسیان شروبه دی بو کنگی بینی که ایدی روشا کرده فتر لوژیک و دانستاندن و هفت پیوینا هفت بشکت نوبرا کرده و ترکا دا بگومان دی روشا نبسی روشن بیدی جوادی بلگر روشا سیاسی جی باشتر کردن اگر ام به همی لگده نبدی بینین الحل بجاردن بهتی سروکاتیه کرده دی شولهی دلک بجم آماده کاری کرد که رجا خویا اندام پارلمان ترکیه الپارلمان ترکیه دا بلند کندی ساجی اردوغانی و کو توجه که ندشی کردستانه اوشی بگمان برجوان دامدایا یا حریم کردستان است معتبر جذبه بجم یا کردا آریشت گلک مازن سر وقت بلند اجاویدی تانسوچیلر اسماعیل جیمی ویدی اوید که حزب شوفینی بینین پارتی شوفینی ترکیه بینین بنکفتنا وانا سرکفتنا گلک مازن ابو کردا و سرکفتنا اردوغانی هرچند توجه که دینی زیاد AKP داهی لمطرسی و خطر اکنا بدن نه سر باکوری کردستانی نه سر حریم کردستانی یا که بوجاونوه که گلک باشه آبوری دیدی ابرو که رید نابینا حریم کردستانی و ترکیه دا و که هر باجره که کردستانی حالی ها دیدی ابرو که سپیده بچه ترکیه و ایواری بزبری از بالا خود بله زور سپاس که اسماعیل بداخوات چی کاتمان نیه بگومان نماینه و بطرد برجواندی ها گلی کردایل باکوری کردستان بله تکاتان لدکم لمیوانه برزکان زور بکورتی ولان بدنه و چونجی کمتر لددقه من کاتما و ئێوە شێشتا زۆر شتماوە باس بکەین کاک ئیبراهیم گەنج بابینەوە لای جەنابەتدا ئەم سەرکەوتنە یاکەپەوە هەروهای بەدەپە چۆن دەتوانێتن یارمەتی پێشخستنی پرۆسەی ئاشتی لە تورکیا بدات بە شێوەیەکی جدی کە زۆرجار کاربدەستانی بەدەپە گلەی دەکەن کە زۆر ئەو پرۆسەیە بە لەسەرخۆیی و بە پێشەوە دەچێت. کاک ئیبراهیم
دیارە کاگبرایم یا لەگەڵماندانە ماوەیانیش جوۆی لە دەنگی ئێمەنیە خەدیجان دێنەوە لای تو پەیامنێرمان خەدیجان هێشتا لەگەڵمانە خەدیجان بۆچوونی تووە هەروە ئەو قسانەی کە لەگەڵ کاربەدەستان دەکەی لەگەڵ خەڵک دەکەی چ ئومێدێک هەیە لە ناو کوردەکانی تورکیا کە ئەم سەرکەوتنەی ئەکەپەوە هەروە ئەو دەستکەوتە گەورەی بەدەپە یارمەتی پێشخستنی پرۆسەی ئاشتی و لە کۆتاییدا چارەسەری کێشەی کورد لە تورکیا بکە. خەجیجان بەڵێ دیارە پەیوەندیمان زۆر خراپە لێیان دەگەڕین دەگەڵ دوو میوانی ترمان دەمێنینەوە بەڕێز جەلیل کایەوە هەروە بەڕێز ئیسماعیل جەهانگیر. کاک جەلیل دەکرێت جەناب بدە و وڵامە پرسیارە جواب بدەیەوە کە لە درێژدەم ئەم سەرکەوتنی ئاک پارتی و سەرک وەزیر ڕەجەب تاییب ئەردوغان دەیەوێت ببی بە سەرۆکی وڵات وەک جەناب دامەژەت پێدایانی چ کاریگەرێکی هەیە کە پرۆسەی ئاشتی نێوان کوردەکان و حکوومەتی تورکیا خێراتر بکات. بەری گۆ بەرسەوا وێ پرسێ بدەم پێر بکورتاسی ئەس بێژم ئەخەفانێکی دهۆکێژی گوت سەرکەفتنە ئەردوغان ji bo başûrê Kurdistanê bi rastî bi kêrî başûrê Kurdistanê tê lê bi divê me re ji bêjî neke di dema hilbijartinan de serokê Herêma Kurdistanê Birêz Barzanî hatibû Diyarbekir Nêçirvan Barzanî çûbû Wanê ango piştgiriya Erdogan kiribûn di hilbijartinên Bakurê Kurdistanê de lê bi xuya dike ku ew bi ser neketin mebesta Erdogan ji ew bû ku dixwaze digot ez pêvajoya aştiye li Tirkiye de ez gava davêjim û divê ez niha mafê Kurda didim û divê Kurd niha bêhtir raya xwe bidin min bes wisa nebû ez dibînim bi rastî ew tiştê ku dixwazin bereks derket û bi dengên BDP zêdetir bûn rastiyek heye divê AKP li ango partiyên nav din de jî yani partiyên hikûmetê de AKP tenha partiyek ku dikare vê pêvajiyê birêve bibe. Loma tekneçûna AKP ango bi serketina AKP li Tirkiye bi rastî tiştekî êrîniye ji bo pêvajoya aştiya li Tirkiye. Ez ji aliyê din de jî BDP jî bi rastî wekî ku AKP dixwaz têk neçû dengê xwe zêdetir kir ango gelê Kurdistana li Bakurê Kurdistanê di rola ku BDP di vê pêvajoyê de dilîze bêhtir piştgirî dan wê bawer dikim دلیل که ئایا بەڕای جەناب بدە و سەرکەوتنە ئایا سەرک وەزیر ڕەجەب تاییب ئەردوغان ڕزگار دەکات لەو گرفتانەی کە تووشی بووە لەگەڵ جەماعەت لەگەڵ مەسەلەی تۆمەت و گەندەڵی کە ڕوبەڕووی ژمارەیەک لە کاربەدەستانی حکوومەتەکەی بووە ئایا بەمانای ئەوەیە کە ڕزگاری بوو لەو ئاڵۆزیانە لە دوای ئەم هەڵبژاردنە یاننا؟ مرۆڤ nikare rastrast bêje ev rizgariyeke bes ez em bînin ew navê gendelî beriya hilbijartinê derketbû li dîsa Erdogan serî 45 ray kir ez bawer dikim di çavê gelê Tirkiyeyê dibêje bila bidize bila bixwe yani ev wekî em dibêjin wekî destûr dizin Erdogan vê tiştê bike ez bawer dikim ji aliyê din de jî tiştên ku Erdogan dike bi dilê wan li loma ez nabêjim Erdogan rizgar dibe yan jî Erdogan masûm derdikeve lê Erdogan ew êrişên li hember cemaetê xwekî meqdûr nîşan da Erdogan got ez meqdûrim nihal li ber min cemaetek heye û ez bawer dikim ev psikolojiya meqdûrbûnê sempatiya xelk ji wan sten û xel loma piştgirî da lê AKP di vî warîde hîna jî xwe spî nekiriye ew barê gendeliyê de û tenê bi awayekî lîstika wisa kiriye lê wekî min got ji bo pêşveçûna pêvajoya aştiyê AKP divê û AKP wê berdewam bike û wekî min got BDP niha destê xwe hêzdar kiriye û bêhtir ew doza mafa bike ango tiştê ku mînîmum ku AKP dixwaze bide Kurda qebûl nake û ew jî bersiva gel bû û zêdebûna hejmara şaredariyan jî nîşaneya vê yekê ye. بەڵێ کاک جەلیل هەر لەلای جەناب دەمێن مۆتکە زۆر بە کورتی دووە دەرفەت بۆ بەڕێز ئیسماعیل جەهانگیر دەرەخسێنین ئایا جەهەپە دەتوانێت ببیتە ئۆپۆزیسیۆنێکی کاریگەر ئێستا کە دەنگەکانی زیاد کردوونە ینی بەڕای جەناب پاشە ڕۆژی ئۆپۆزیسیۆن دە بەرامبەر حکوومەتی ئەکەپەدا چۆن دەبینی؟ Cirkî AKP bûye hikûmet bi rastî CHP nebû muxalefet û nikarî bû be muxalefet jî ji ber ku muxalefet ne tenê ew tiştek ku tu dijberiya hikûmetê bike muxalefet ew e ku tu alternatîfa pêşniyar bike CHP heta niha alternatîfek ke berbiçav peşkeşî gel nekir ew tiştek ku AKP dikir xel bêzar dibû CHP ew bêzarî bi kartanî bes tiştekî alternatîf bi dest dernedixist û her çend diçû
جهپه خونیزی ام بیجن نتوا پرستی دکرش و سالجی بتکشیر بیجن بس اوجی بکریت نکر یعنی بله بعد فرد بدین با کاغ اسماعیل بله زور سپاس چونچی زور مامان کما کاغ اسماعیل هیچ تبینی تنه لسر قصگانی برز جلیل کایا و پیم خوش بباسی اوش بکی که سرق وزیر رجب طيب اردوغان دقل حکومتی هەرێمی کوردی بە تایبەتی دەگەڵ سەرکردایەتی پارتی دیارە نێوانیان خۆشە پەیوەندەکانیان قوڵتر کردوونە بە تایبەتی لە ساڵی ڕابردوو لە ساڵانی پێشتر جەنابەتەوە چۆن دەبینی ئایا هیچ زیانێک لە پەیوەندی هەرێم لەگەڵ بەدەپەر دەدات دەگەڵ کوردەکان دەدات یان نا؟ بله من ڕێگری نینە کۆمە بێژم سەر ئاستی پارتا ئەم تحاملێت بکەین سەرەدەریە جەل تورکیا بکەین گەل هەر گەلێمەیە یعنی گەلێ دیاربەکرێ بیت یعنی هەولێرێ بیت یعنی هەر جەهەکی دیبیت گەلێ کوردە وقتی بدأ سرکەویدن کورد سەرکەفتن وقتی ئەحمەد تور سەرکەوید المێردینێ دیسا کورد سەرکەفتن وقتی کوردجی پەرلەمانی عێراق یاجی پەرلەمانی بێژمی ئەوێدی تورکیا سەرکەون دیسا هەر کورد سەرکەفتن خو ئەوێ ئەم فەرخۆشدایی ناکەن ئەبە خاڵک خاڵا دوێ ئەوەیە و سرکفتن هلی من هندک آماده دارم که اگر سرکفتن چوبون خودور اسنابینم جناب بارزانی چوب و رکلام دیو اردوانی کردن اما نه راسته چون راستی بو آخرینی نه بلکه چوی برابانیش ما فی دل کرد کرد و تی ریبره که کرد سردریا کردی اما خالق و جلک و جرنگه از بینم ابرو که کرد بدوی حفجرتنی نه یعنی کرد بدوی امریکا القامش رو سرکبن بدوی دیاربکر سرکبن و بدوی جدی سال هولری سلیمانی سرکبن اما آرمان جام رو بکرده وقتی دیجی از بینم هلبجارتن پراستی سرکبتی مون ترکیه چقدر دنه چهار بله زور سپاس انجام دوماریه یعنی حفاظتونه حسابه مش انجام هاد نفرت زور بداخل لو زیاتر کاتمان نماوە میدیاکار ئیسماعیل جەهانگیر و هەروەها جەلیل کایە ڕۆژنامەنووس لە ڕادیۆی بەشی کوردی WDR لە ئەڵمانیا هەروەها پێشتر ئیبراهیم گەنج نویسکار و خەجیجان فارقین ڕۆژنامەوان لەگەڵماندا بوون سپاسی هەموو لایەکتان دەکەم بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنامە